بە سەریعی ئەویش ئەوەی قورئان خەڵکێک هەیە دەڵێت من تەنیا تەفسیری قورئان دەخوێنمەوە هیچی تر ناکەم ئەوە کارە ساتە و خەڵکێکی تریش هەیە تەنیا دەڵێت تەدەبور دەکەم وردەمەوە لە قورئان و پێویستم بە تەفسیر نییە ئەوەش کارە ساتێکی ترە چکە ئێمە دوو شتمان هەیە یەکەمیانەوەی تەفسیری قورئان کە عولەمایان ئەوانەی بە مانای وشە پێیان دەوترێ عالم لە سەلەف بە تایبەتی وربوونەوە و تەفسیری قورئانیان کردووەتی قورئان بە قورئان یان بە حەدیثەکانی پێغەمبەری خوای گەورە صلی الله عليه وسلم ئەو وربوونەوەی کە کردویانە ئێمە ئەمڕۆ پێویستمان پێ و عیلمی ئەوان ئێمە هەرگیز ناگەین بە عیلمی و عولەمانە بە تەقوای و عولەمانە ئێستا ئینشاڵڵا لە درێژە قسەکانتان بۆتان ڕوون دەبێتەوە کەوان چیان کردو چۆن وربوونەوە لە قورئان و هەروەها شتێکی تر لە دوای تەفسیر شتێکی ترمان هەیە تەدەبوڕە کە هەموو ئینسانێک لەسەری واجبە وربوونەوەی بکات لە قورئان و تێبینێ بکات لەوەی کە ئایا ئەم قورئانە چۆن تیشک دەداتەوە لە ژیانی ئینساندا چکە وەڵڵاهی یعنی ئینسان هەر کاتێک تووشی هەر کێشێک دێ بە قورئان هەڵدەوە هەر پەڕێکی قورئان هەڵدەدێەوە هەر پەڕێک بەس پەڕەکەی هەڵدەوە بدەستکە بە خوێندنەوەی تەنانەت ئەگە بە تەرجومەی کوردیش بێت ئەگە تەنانەت یعنی ئەگە قورئانەکە بە تەرجومەی کوردیش بێ بیخوێنەوە چکە وەڵڵاهی تەنانەت بە تەرجومەی کوردیشەوە دەتوانی ئیسفادەی لێ بکەی وە سوودی بۆت دەبێ براکەم وە سوودی بۆت دەبێ هەروەکەوەی کە یعنی یەکێک لەو شتانەی کە زۆر بەلامەوە سەیرە چەندان نمونەی تریشی هاوشێوانە ئێستا دیخەمە خزمەت جەنابتانەوە کە خوای گەورە سبحانه وتعالى لە سوورەتی کەهفدا لە سوورەتی کاف دا شتێکی زۆر سەیرمان پێ دەفەرمێت کاویش دەفەرمێت ئەگەر بیخوێنمەوە بۆتان خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمێ خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمێ لە سوورەتی الإسراء دا دەفەرمێ وقل الحمد لله وقل الحمد لله وتبلي الحمد لله لآخر آيات سورة إسراء وقل الحمد لله وبلي الحمد لله لكم آيات سورة كهف كالدواي سورة إسراء وهاتوتيا الحمد لله يعني سبحان الله سيدي وردك عليك لسورة بيش خوي خواي جور سبحانه وتعالى دفرمي وقل الحمد لله وبلي الحمد لله بلا سپاس و ستایش بۆ خوای گەورە لە یەکەم ئاەتی سوورەتی دوای سوورەتی ئیسراء بریتێ لە چی سوورەتی کەهف خوای گەورە دەفەرمێتی الحەمد لله يعني سبحان الله ئەو وردەکاریە جا بەشم چیە لەوە کە دەمێن نمونەیەکتان پێ بدەم بەوەی کاگەر بێت و تۆ کێشە و مەشاکیلێک تێ وەڵڵاهی کە قورئان بخوێنە تەنیا بە تەرجومەی کوردیەوە وەڵڵاهی ئیسفادەی لێ دەکەین بەس ور بۆ لێی تەنیا خوێندنەوەی سەرزارەکی نەبێ بەڵکو ور بۆ لێی على كل خير إن شاء الله